پەنای خۆی گەورە و میهرەبان وێڕای پیرۆزباییمان بە بۆنەی هاتنیمانجی ڕەمەزانی پیرۆز هیوادارین پەروەردگار ئەم مانگە بکاتە مای خێر و خۆشی و ئاسوودەیی بۆ هەموو لایەکمان. بە بۆنەی هاتنیمانجی ڕەمەزانی پیرۆز داوا لەسەر مامۆستایانی ئاینی ئەکەین کە پابەندی ڕێکارە شەریعەکان بن کە لەلایەن وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئامادە کراوە بۆ ئەوەی هەمومان بتوانین ماوەی ئەم مانگە پیرۆزە لە کەش و هەوایەکی ئیمانی بتوانین دینداری لە بۆ خەڵکی موسڵمانی هەرێمی کوردستان فەرەهەم بکەین. لە هەمان کاتیشدا هیوادارین هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی گشتی تەبایی و ئارامی ئەم مانگە پیرۆزە بپارێزن، دەستگایەکانی ڕاگەیاندن تەبایی ئەم مانگە پیرۆزە بپارێزن، بابەتی وانە وەرژێرن کە بێتە هۆکاری دروستکردنی گومان و دووبەرچی لە نێوان تێکڕای موسڵمانانی کوردستان. لە هەمان کاتیشدا هیوادارین کە بازرگانەکان و خواپێداوەکان هەوڵ بدەن نرخی کەلوپەل و کاڵایەکان گران نەکەن، استیغلال و کۆنتڕۆلی بازار نەکرێ بۆ ئەوەی لەو بارودۆخە گرانەی کە هەمومان تێدا بە تێپەڕی ئەچین هاوڵاتیانی کوردستان بتوانن پێداویستەکانی خۆیان لە بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز دابین بکەن. بەو هیوایەنکەوە ئەو مانگە مانجی خێر و تاعەت و خۆشی بێت و هەمومان پێکەوە بتوانین ئەو عیبادەتە کە خوای پەروەردگار لەسەر ئێمەی واجب کردووە بە شێوەیەکی ڕێک و پێک جێبەجێ بکەین، تەبایی و برایەتی و خۆشەویستی و مەحەبەت و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان زیاتر بەرقرار بێ. ئێستاش برای بەڕێز و خۆشەویستمان جەنابی کاک دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی بەیاننامەی لێژنەی باڵای بینینی مانگ لە هەرێمی کوردستان ئاراستان دەکات. بە ناوی خدای گەورە و میهرەبان، ئەمڕۆ هەینی 28 دووی ساڵی 2025 زاینی بەرامبەر بە 29 شەعبانی ساڵی 1446 کۆچی لیژنەی باڵای بینینی مانگ لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بە هەماهەنگی لەگەڵ لیژنە لاوەچەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکان بۆ دیارکردنی یەکەمین ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆز کۆبەوە. دوای پرۆسەیەکی وردی چاودێریکردن دەرکەوت کە مانگ بە بەڵگەوە لە ئاسمانی هەرێمی کوردستان بینراوە. بۆیە لیژنەی باڵای بینینی مانگ بە پشتبەستن بە بەڵگە شەرعیەکان ڕایدەگەێنێت کە سبەی شەممە 1 ساڵی 2025 زاینی یەکەمین ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە لە هەرێمی کوردستان. لێرەوە بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز جوانترین پیرۆزبایی لە مسلمانانی جیهان و کوردستان دەکەین. خوای گەورە و میهرەبان ئەم مانگە پڕ لە خێر و ڕەحمەت بکات و بیکاتە مایەی ئارامی دڵمان و هێنانی خۆشبەختی و ئاسوودەیی بۆ هەمووان و ئومێدەوارین ئەو ساڵ کە ساڵی 2025 ببێتە هۆی کە زیاتر خۆشبەختی و پێشکەوتن و دەستکەوتی زیاتر بۆ خەڵکی کوردستان بێتەکایەوە، بە تایبەتی کە ئێستا ئێمە هەمومان لە پرۆسەی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانین دوای ئەو هەڵبژاردنە دیموکراسیەی کە خەڵکی کوردستان بە ڕێژەیەکی یەکجار زۆر بەشداری کرد و بە ئومێدەوە دەڕوانێتە ئەو ساڵە بە ئومێدەوە دەڕوانێتە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە کراوە بێگومان زۆرە، بەڵام پێویستمان بە زیاتریش هەیە. ئومێدەوارین ئەو ساڵ لە هەمان کاتدا ببێتە هۆی زیاتر یەکڕێزی و تەبایی و ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەماندا هەیە بە خێر و بەرەکەت بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە. سڵاو لە گیانی پاچی شەهیدان کە بە خوێن و ماندووبوونی ئەوانەوە ئەو ئارامیە ئەوڕۆ لە کوردستان دروست بووە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.